سڵاوتان لەبێت لە بەرنمەیەکی تریەکس لەگەڵتان دەبم. ئەم جارە باس لە گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان دەکەم لە هەرێمی کوردستاندا تا چەند نزیکبوونەوە لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ. دەگوترێ یەکێتی و پارتی لەکتری نزیک بوونەتەوە نزیکەی ١٨٠ ئەو خلافاتەی کە هەیەیان بووە نەیان ماوە نزیکن لە ڕێککەوتن و بۆ پێکهێنانی حکوومەت. بزانین ئایا ئەمە ڕاستە یاخود نا. جوڵێکیشمان بینی لە نێو پەرلەمانی کوردستاندا گوایە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت، بەڵام لە کۆتاییەکەیدا بینیمان بە تەمەنترین سەرۆکی پەرلەمان دەستی لە کار کێشایەوە. بزانین گفتوگۆکان ئێستا بە چه ئاراسەیەکن واگەیشتون بەکوێ و ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و کورد بەگشتی لەگەڵ بەغدا چۆن مامەڵە دەکات، ئایا دەکشێتەوە یاخود دەمێنێتەوە. ئەم گفتوگانە لەگەڵ بەڕێز سادی ئەحمەد پیرا گوتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم. کاک سادی بەخێر بێت. زۆر سپاس. سەرتا لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە دەست پێ دەکەین. دەگوترێت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ١٨٠ ڕێککەوتوون ١20 ماوە. ئەمە ڕاستە یاخود نا؟ بەخێر بێن، خۆشحاڵم کە ئەمڕۆ لە دیدارێکدا لە چارچێوەی بەرنامەی ئیکس کە یەکێکە لە بەرنامەکانی بەڕاستی من بە ئارزومەندم بیبینم هەرجارە. زۆر سپاس بۆ بینەوەی سەرکەوتوشی لەو بەرنامەیە موفەق ئینشاڵڵا بەردەوام بە. لە ڕاستیدا من پێم وایە ئەو نسبەتانە ١١٠ و ١١٥ و ١٢٠ ئێمە هەردوو لە دوو هێزی ئەساسین بە ئیمکانیاتی خۆماڵی لە ڕووی عەسکەری و لە ڕووی ئەمنی و لە ڕووی اقتصادی بەرپرسیارین لە ئەم هەرێمی کوردستانە، بیپارێزین لە دژی نایارەکانمان، کێشەکانی خەڵک چارەسەرکەین تا ئەوجی دەتوانین، یا سەرێشە بۆ خەڵک دروستکەین تا ئەوجی کە ئێستا باوە، یا خزمەتگوزاری کەم یا زۆر پێشکەش بکەین. پێم وایە نسبەت دانان بۆ ئەم نەوعە پێکەوە ئیشکردنە پێکەوە ئیشکردنێکی ئیجباریە کە من لە ڕابردووشدا هەمیشە باسم کردو دەرم وەکو زەواجی کاتۆلیکیە، تەلاقی تێدا نییە. ئێستاش هەروایە هەرواش دەمینێ. ئێمە ئەگەر بە تەمای بوون و مانەوە و بەردەوامبوونی هەرێمێکی یەکگرتووین لێرە لە کوردستان، ئەو هەرێمی یەکگرتوو بەبێ ئەو دوولایەنە نابێ. من پێم وایە بەشێکتان کراوی ئەوە چۆتە سەرتان تەسعید لە حەملەی ئینتیخابات. حەملەی ئینتیخابات بەشێکتان مەبەستت لەکوێ؟ حەملەی ئینتیخابات لە ڕۆژنامە نووسەکان. ڕۆژنامە نووسەکان بەگشتی آخر ئەوەی بینیان حملەی ئینتیخابات ئێمە هیچ ئینتیخاباتێک باسی هینمان نەکردەوە مەتحی یەکتری بکەین. هەر کەسە مەتحی خۆی کردو و زەمی بەرنامەی ئەوی تری کردووە، دەڵێن ڕێککەوت ئەوەشیان وایە دەنا ئەوە حملەی ئینتیخاباتە. لە حملەی ئینتیخابات ئێمە و پارتی جیاوازیمان بووە، ناکۆچیمان بووە، جاروەیە مقاتعی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانمان کردووە، جاروەیە ماوەیەک مقاتعا بۆ هەر کۆ نەبووینەوە، بەڵام ئەو معنایەوە نییە بنی دنیاە. ئەکید هەموو لایەنەکانی کە دۆستی ئێمەن لە ناوە و لە دەرەوە و لە تەکەشمان ئەو کاتە داوای لێکردن کاکە ئەگەر ئەمگۆ هابڕۆن ئیداری ئێرە چێ بیکە، دەبی بەیەکەوە دابنیشین جارێککە و باشی لە چارەسەری بکەینەوە. بەڵام خەڵک ئەوەی کە لە هەڵبژاردن بێکتان کرد یەکێتی و پارتی هەردووچیان قەت تەوقع ئەوەی نەدەکرد کە جارشتر بێکەوە دابنیشنەوە لەگەڵ یەکتر ڕێک بکەونەوە. بەعەکسەوە من پێم وایە ئەوە نزوجی سیاسیە، کەنگرودۆ لە کاتی خۆ هەر شتە لە وەختی خۆی دەبێت. تۆ حملەی ئینتیخاباتە گفتوگۆ بۆ پێکهێنانی حکوومەت و سوودوەرگرتن لە نەتائیجی ئینتیخابات بۆ پێکهێنانی ئیدارەیەک بەسەرەیەکی ترە. بۆیە من پێم وایە ئەم مەوزوعی ڕاستەکەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ لێک نزیک دەکەوینەوە. ئێستاکە هەیئەتێکمان هەیە ئەوەی ئەتە ئیش و کاری ئەوەیە بۆ ئەوی کات بە فیڕۆ نەدەین، ئیش و کاری ئەوەیە شارەزا و پسپۆڕەکان بە یەکۆ دانیشتون بۆ هەڵسەنگاندنی جیاوازیەکان، بەڵام ئەکید لە دەستکردنیان
و دانانی چارەسەر وەکو ڕەشنووسێک ئامادە دەکرێت بەڵامەوەی بڕیاردا ئەوان نین وانە ئەوانەی کەلوێشن تا ڕادەیەکی ڕۆڵیان هەیە؟ سەڵاتیان هەیە ڕۆلیان هەیە چون توان تێکی بدەن بەلای کێم تێدەگی دەتوان دەتوانن تێکی بدەن توان تێکی بدەن ئەگەر نەتوان چاشکن توان تێکی بدەن جا بەڵام ئەمن گومانم نییە ئەوانەی کە لە هەیئەتی هەڵبژاردن هیچیان لەو جەماعەتە نین کە بەرەو بیانەوێت تێکی بدەن باش لەسەر هەمویان دەناسن هەردوولیان دەناسن باشیان دەناسن و ئەو گفتوگۆی کە دەکرێت ئێستا بۆ تەشخیصکردنی جیاوازیەکان بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ جیاوازیەکان بۆ کەمکردنەوەی ئەو خاڵانەی کە ئێمە لامان کێشە بوو لە بینی خۆمان ئەوانە دەبی عیلاجیان بۆ بدۆزرێتەوە بۆچی باشە عیلاجیان بۆ دۆزراوەتەوە؟ بۆی بەیەکەوە بتوانین ئیدارەیەکی منەظم چکە زۆر کەس پرسێ ئەرێ کەی پێدوای حکوومەتەدا دروست دەبێت تا جەژنە دەبێت مانگەشتکە دەبێت من باسی جەژن و مانگەشتکە ناکەم باسی ئەوە دەکەم ئێمە پێویستە هەموو تواناکانی خۆمان بەکاربیێنین حکوومەتێکی درست زوو پێک بینی حکوومەتێکی درست بەڵام پێشە حکوومەتێک بی لەسەر پۆستە باڵەکان ڕێکەوتون ئێمە باسی هیچ پۆستێکمان نەکردو ئێستا ئێمە باسی کێشەکان دەکەین کێشەی داراییمان هەیە کێشەی ئەمنیمان هەیە کێشەی ئەسکەریمان هەیە کێشەی سنوورمان هەیە کێشەی اقتصادیمان هەیە کێشەمان هەیە لەگە وڵاتانی دەوروبەر کێشەمان هەیە لە نێوان خۆمان لە هەیکەلەکەمان هەیکەلی ئیداری خۆمان ئەمە پێمان وایە ناکرێت و لەبەر ئەوەی برادێکت تەمەنی بەسەر کوێ ئیستقالە دەکات و دوو ڕۆژ تاخیر بووی ئەو بێ قەیومێک بۆ مندابنی شتیوە نابێ چاوەڕێکە من پێشنیارەکەم یەکێک پێشنیارەکەم بۆ جێگاکەی باش دەگەی ئەمانە هەمووی پێویستە وەک ناکرێ من حکوومەتێکی زل لە ناو ئەنجومەنی وەزیراندا بنێم ناکرێ ئەمن بەرامبەر هەر وەزارەتێک بە ناوی ڕاوێژکاریەکێکدا بنێم دەسەڵاتێکی ئیزافی بۆ هەردوو لا دروستە ناکرێ من هەندە بڕیار وەرگرم وەزیرەکە مدیرەکە بەڕێوەبەرەکە ئاگای لێ نەبێ ئەمانە بۆ هەردوو لا دروستە نابێنەیەکێتی وا بکەو نەپارتیش ئەگەر بەردەوامی لەسەر ئەوەی ئیدارە ناکرێت باشە کاک سعدی دەڵێن تامان گەیشتر لەوانەیە حکوومەت پێک بێ وڵات و زۆر جەری زۆر ئازایی ئەمن ناوێرم وا سیقەت بێچێتی و پارتی بابەتەکە بابەتێکی قورسە تۆ مەسلەی 4 ساڵی داهاتووە لە هەموو ڕێکەوە لە ساڵی 2000 لە نهایەتی 2004 و بدایەتی 2005 یەک دنیا گۆڕانکاری گەورە لە منتەقە ڕووی داوە ئێمە لە سەرکەفی ئەفریتی لەو منتیقەیە ئێمە بەرینین لەو گۆڕانکاریان دەکری ئەو جاگا هەڕەشەبی لەمەش دەکری ئەگەر جاکەواتەگەر زوو پێک بێن ئەتەبی وانە ئەتەبیە تو ئەگەر متابعەت کردی نەکەوین ئەتەبی ماوەیە کە من پێشستا لە سەوتی ئەمریکاش و لە کەناڵەکەی ئێوەش پێرێ باسم کرد کە بەلەبەر چاوگرتنی بارودۆخی هەستیاری ئێستای هین ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە و گۆڕانکاریەکان پێویستە ئێمە سەقفی داخوازیەکانمان بگونجێنی لەگەڵ ئەو بارودۆخە هۆژدارێکی پێداون ئەمریکای هۆژدارێکی پێداون نا ئەمریکا هۆژداری پێ نەکداوین بەڵام دۆستەکانی کە ئەمریکا بەش دەناسن و خۆت دەزانی هاتنی ترامپ شتێکی تازەیە ترامپی ئێستا ترامپی پێش 4 ساڵ نییە ترامپ گۆڕانکاری بەسە داهاتەوە لە هەموو ڕێکەوە و لە قسەکانیشی دیارە بەڵام دۆستەکانی کە ترامپ دەناسن هەم لە ئەمریکەکان و هەم دۆستی ئەمریکەکان ئەویان پێوتون کە ئەمریکا خوازیارە بۆ هەموو زد و نەقیزەکانی کە لە منتیقا هەیە ئاگاداری کردوونەتەوە کە تا 20 مانگ من دێمە سەر حکوم کێشەکانی خۆتان بەلایەکا بخەن بەلایەکا بخەن ناڕێ ئاشتیا دەرێ بەلایەکا بخەن کۆتایی پێبینن بۆ ئەوی من کە دێم ئیشی یەکەمم ئەمریکایە و هەرچی لە بەرژەوەندی ئەمریکانەبی ڕێگای پێ نادەم و لە هەمان کاتیشدا ئەویان بە ئێمەوت من ئەوم لە چەند مناسبەیەکی وتووە دەرێ بۆ ئێوە خەڵکی کوردستان ئێوە هەڵبژاردنێکی باشتان کردووە خەڵکێکی زۆر بەشداری هەڵبژاردنی کردووە 70% زیاتر نەتائیجی باشتان هێناوە
بەڕاستە کەس ئەکسەرێتی مطلقینە تەنها حکومەت دروستکە بەڵامەوە تەجروبەی ڕابردووتان هەیە ئەگەر باشتان کرد بۆیەوە ئەگە بتانەوێ کۆمەلگای نێونەتەوەتەوە دی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئەوروپا هەرێمی کوردستان بە جدی وەرگێ دەبی پێش دەست بەکاربوونی ترامپ گەیشتبوونە مەرحەلەیەکە من پێم وایە ئەو خوێندوتەوە ئێوە پارتی بەڵێ ئەو مەرحەلەی ئێستا ئەمە تێداین ئەو مەرحەلەیەکە ئێمە مەرحەلەی ڕێککەوتنە ئەوە ختامی ئەوەش تۆ دەزانی هە لەم ڕۆژانە پێش دەست بەکاربوون دیدارەکەی کاک بافل و کاک مەسوور بەرهەمەکەی پێکێنانی حکوومەتە ناکیت کرانەوەیی گەورەیە لە بەردەم گفتوگۆ بۆ پێکێنانی حکوومەت ڕێککەوت نێکرابوو بەڵێ هیچ ڕێککەوت نێکرابوو لە چۆ لەو کۆبنەوەیە هەردوولات دەدەمە قسانەکە غێری خۆیان کەسکە نازانیاوان گوتە بێژی بەڵام نام دڵنیام ئەرێنی بوو دڵنیا ئەرێنی بوو زۆر باشە لە قسەکانی تۆم وا خوێندەوە کە یەکێتی داوای دەسەڵاتەکە نادەبێ ئێمە لە داوا ناکە ئێمە شەریکین لە دەسەڵات نامە بەستم لەوێکەوە باسی وەزیر و مدیر عام و ئەوانت کرد ینی ئەتەوێ ئەوانە کە ئەندرێن دەسەڵاتیان هەبێ نابێت تۆ خۆ ئیدارەی دەوڵەت و دادنەی یەکێک دادنەی وەزیری زراعە ئەو وەزیری زراعێ مدەرای عامی هەیە من خۆشم وەزیری زراعە بوومە دەزانم ئەم وەزارەتە وەزارەتی زراعە لەگەڵ هەموو جوتیارانی کوردستان سەرروکارە ئێوە وەزارەتی سەناعە نییە وەزارەتی تعلیمی عالی نییە لەگەڵ شەریعەیەکی موسەقاف یان پیشەوەر ئەمە لەگەڵ فەقیرترین شەریعە و هەستیارترین شەریعە سەرروکارە ئەگە تو هەر ڕۆژە دەسەڵات دەیەکێک و دەسەڵاتی لێ بسیوە لە پشت وەزیر ئیجراعاتێک وەرگری وەڵا لە فلان منتخە ئەو جوتیارانی نزیکن لە فەرماندەی فلان مەقەڕ دەتوانن بیری ارتیوازی لێدەن بۆ زراعەت بەڵام بۆ هەردوولا دروستە بۆ زۆنی بۆ زۆنی زەرد تو قسە دەکەین ئەمە بە هەردوو زۆن قساکەین ئەم لە چای کۆرە نیم هەردوو چاوم دەبینی هەردوو چاوم دەبینی هەردوو چاوم دەبینی ئەم نەوعە هەست ئەم نەوعە کارانە بێسیقەیی جوتیاران بە وەزارەتەکان دروست دەکات لێدەگەی جوتیاران کە دەکەن شەریعەی جلۆفراوە چارەسەر کردووە سوتەمەنی شۆڕشی ئێمە جوتیارن خۆ زۆری بەڵێ ئەوە هەرە گەورەی ئەوەیە ئێستاکە ئەو وەزارەتی ئەو قافی ژوایە مزگەوت و مەلاو نازم چی ئەوە وەزارەتی ڕۆشنبیری ژوایە ڕۆشنبیری وڵاتی ئێمە ڕۆشنبیری ئەزتیارن خوێنەوەرە بۆیە ئەمن پێم وایە لەم گفتوگویانەی کە هەیئەتێک بۆ کاری تەکنیکی دانراوە پێویستە لە هەڵسەنگاندنی جیاوازیەکان چارەسەری بدۆزێتەوە بە شێوەیە کە خەڵک متمانە بەم حکوومەتی ئێمە لە کابینەیدا زیاتر بێ لە متمانەی کە لە کابینەی نوێ زۆر باشە بینیمان لە پەرلەمانی کوردستان چی ڕوویدا کە ئەوەی ئەمڕۆ چکە بەرنامەکە ئەمڕۆ تۆمارمان کرد بۆ شەممەدا بەزێت سەرۆکی کاتی چ بڵێم بەتەمەندترین پەرلەمانتار کە بووە سەرۆکی کاتی دەستی لە کار کێشایەوە دەگوترێ نەوەی نوێ فشارێکی یەکێتی نیشتیمانی کوردستانی لەسرە باشە ئەو مڵک و ماڵی لەوەیان هەیە با بڵێن شاسوەر عەبدولواحید یەکێتی دەستی بەسەردا ئەگرێت وە لێرە ئەوان وایان کرد و تەنازولیان کرد بۆ سەرۆکی پەرلەمان نەمێنێ ئەوەی کە لە دوای ئەوە بەتەمەندترین پەرلەمانتار هی یەکێتیە بۆی ئەو بێتە سەرۆکی پەرلەمان ئەمانە ڕاستن ئەوە لەکوێ جێ ئەمڕۆ لە پرێس کۆنفرانسە باسییان ناکرد خۆیان باسییان کرد پیان مڵک و ماڵمان بەسەر دەست بەسەر ئەوە لێ ئەلان باس کرابوو بەڵام ئەوەی کە بینی شاسوار ئەو ڕۆنیە بە ئیمکانیات و توانای حکوومەتی هەرێم و بە نرخێکی زۆر هەرزان عەرزێکی زۆری دەستکەوت و مەشارعی زۆری کرد و باسی ئەوەش دەکرێت کە قەرزارە قەرزاری حکوومەتی کارە بەەوە ئەمانە باش وە زۆر جار وەکو مێش لە دەوری لوتت دەورێکی هەیە ئیزعاجەکە
بەڵام قەدیەکێتی دەستی نەبردو بۆ مڵک و ماڵی شاسوار مێشێکە پێم وایە ئەوە دوورە ئاستانەکە ئەوە دوورە لە یەکێتی ناتە خۆ یعنی ئێستا ئەمە هێزی تر هەبووە لە محافەزاتی تر فەقیری کەمەکە پەڕ و باڵی خەریکە بێتن چون بە سەرێندادان قەڵات چۆیان کردن پشتیوان نەکرا لە سلێمانی نەکراوە پێم وایە شاسوار ئەگەر خۆی جێم لێنە بۆ قسەی وا بکە لە جەماعەتەکەشی جێم لێنە بۆ ئەوەی ئەو قسان دەکە علی حەمد ساڵح گوتی لەگەڵ یەکێتی و پارتی کۆبۆتەوە با بڵێن داوای کردووە لەگەڵان حکوومەت پێک بێنێ بەڵام وەڵامەکەیان ئەوە بووە ئێمە و پارتی حکوومەت پێک دێن یان پارتی پێگوتوە ئێمە و یەکێتی حکوومەت پێک دێن و پێویستمان بە تۆ نییە ئەمە ڕاستە علیە علی چ دەڵێ من مەسئول نیم لەوە علی خۆی مەسئول نا بەس مەبەستم لەگەڵ ئێوە کۆبۆتەوە کاک علی نازام کۆ بۆ تۆ کۆ نەبووە تۆ نەوەی نوێ مەبەستم من کاک علی خۆی من هیچ شتێکم لە بەردەست نیە لەگەڵ ئێمە کۆبیتەوە لەسەر مەبەستم نەوەی نوێیە نەوەی نوێ قسەشی کرد لە گەگەیەکێتی چینە قسەی کردو و کۆبوونەوە هەبوو لە زمانی بۆ کە لەگەڵ پارتی ڕێک بکوێ بۆ پێکێنانی حکوومەت دەیانگوت نیازی وایە لەگەڵ پارتی ئەو سەفەرەی کاک علی کاک شاسوار بۆ تورکیا لە ناو سۆشیال میدیا زۆر خەڵک هەڵسەنگاندنی جیاجیای بۆ کرد ئێمە لە کەناڵەکانی خۆمان باسمان نەکردەوە جێ لێ بۆ تۆ ئەمیش ئەمەوێت تاکیدکەمەوە لە بەڕێستان باشە ئێمە نەقسەمان لەسەر کردووە تاعلیقمان لەسەر لێدا و نیشتانە نیمانە چونکە ئەو لە ڕێکخراوێکی سیاسی ئەگە داوات بکرێ بۆ تووشە هەموو دەچی هەمویان دەڕۆن بۆ ئەوێن دەرکات عەلی بابی دەچی کار سەلاحەدین بەهادی دەچی پارتی دەچێ بۆ خۆلەوی مەمنوع نییە ئەویش دەچێت زۆر باشە بەس یەکێتی و پارتی حکوومەت پێک دێنن ئەوەی کە تا ئێستا هەیە من پێمانەوانە دوو هێزی ئەساسین مەسئول بڕۆنە من لە شتێک بڵاوکردنێک وتم علااقاتی بینی یەکێتی و پارتی و شێوەی حکومڕانی لەسەر ئەساسی ژمارەی دەنگ و ژمارەی کورسی ناپیورەیە ئەمانە سنوورێکی جوغرافیان هەیە دەسەڵاتی سەربازیان هەیە دەسەڵاتی ئاساییشیان هەیە دەسەڵاتی اقتصادیان هەیە پەیوەندی نێونەتەوەییان هەیە درستە بۆ هەردوو لە فرامۆش بکرێ بەڵێ بۆ هەردوو لا دروست هاوە بۆیە من پێم وایە ئەگە بمانەوێت حکوومەتێک بۆ سەرتاسەری کوردستان دروستکەین لە هەرێمێکی یەکگرتوو دەبێت ئەو دوولایانەی تێدابی بۆیە ئەمەی کە لە هەرێمی کوردستان بە نەبوونی پارتی تێکەچیە بە نەبوونی یەکێتی تێکەچی بە نەبوونی لایەنەکان کە تێک ناچێت ئەوەی ئەمڕۆ چی بوو مەبەستم ئێستاوە شەمەیە کەدا ئەبەزی مەبەستم هی چوارشەمەیە ئەوەی پەرلەمان سیناریۆ بوو ئەو ڕۆژێک ئەوەی چوارشەمەی ڕابردوو لە پەرلەمان ئەو سیناریۆیە کاکشاسوار قسەیەکی کرد بوو لەو قسەیش من پێم وایە ئەو چەترەکەی بەدەستەوەیە لەژێر ئەم چەترە 15 ئەندام هەن بەڵام خوابزانی چێناوانە من نازانم چێنەمانە و چەند یەکگرتوون ئەم نەوعا پێشنیارە چ پێشنیارێکە ببێ یەکێتی بێ پارتی بڵێنەڵە ئەگەیشی دەوێت پارتی ئێمالکە ئەگەی پارتی ئێمالکە کاک شاسواریش دەزانێت ئەگەیشێتی کاک شاسواریش دەزانێت یەکێتی حکوومەت تەشکیلکە تا گەرۆتە ئەتا دێگەڵە دێ پارتیش تەشکیلکارە تا دێگەڵە دەچێت ئەی ئەمەی بۆچی کرد وەڵڵاهی ئەوە لە خۆی بپرسن وەسفی کاکسادی بۆ ئەمە چیە پێم خۆشە تۆ وەسفێکی بکەیت مزایدەیەکی بێمەعنایە بۆ هەڵبژاردن من پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان لەوە سیاسی ترە ئەوەی بەسەدا تێپەڕێ کاکسادی دەیانگوت یەکێتی و پارتی بۆ ئەو بانگەشەیان کرد کە خەڵک لە خۆیان کۆ بکەنەوە تون بکەن لە یەکتریا باشە ئەها ڕێککەوتم بە کەیفی خۆیان هەندێک کێڵی سووریان داناوە دوای هەڵبژاردننی شار پێک دێن ئەمە ڕێککەوتن لە دنیا هەڵمەتی لە دنیا هەڵمەتی هەڵبژارد نا تۆ بڕۆ پێش ئەوەی ئەمەچین ناوکۆبوونەوە دەمانزانی حکوومەتی داهاتوش حکوومەتی ئایندەش تا ماوەی دوورودێژ حکوومەتی هەو بەشە بۆیە ئەوە ناوێ ئینسان نابیغە بێ زیرەکێکی عەجایب زیرەک بێ بۆی بزانێ حکوومەتی داهاتوو چێ و چێ پێکی دینن ئەوە یەکێتی و پارتی پێشی دینن شەڕەکە لەسەر چییە شەڕەکە لەسەر ئەوەیە کورسێک زیاد کورسێک کەم هەرچەندە ئەوش زۆر لە مەسەلەکان ناگۆڕی
بەڵام یعنی پارتی لە زیاتی 5 کورسی 15 دۆڕان بە هەر پارتی دەمایەوە یەکێتی پێ دەیت کەی بردبەوە هەر یەکێتی دەمایەوە هەر حکوومەتێکی هاوبەشدا بوو بۆیە ئەو حکوومەتە هاوبەشە لە هەردووچیان بەدەر نییە بەڵام ئەوەی کە گۆڕانکاری بەسەدادێ تەبیعەتی پێکۆی ئیشکردنەکەیە ئەم گلەیانە لە یەکتری چییە ئەگە گلەیەکتان هەیە لەسەر ئەساسێکە فەرمی با مناقەشە بکەین جیاوازیەکان لە چێن و عیلاجیان چییە ئەوەی کە ئێستا دەکرێت بزۆرت ئەو هەیە لەسەر ئەوە نییە یەکێتی و پارتی پێکەوە بچن یان نەچن هەر دەچن ئەبێ بچن نەک ئەدەچن دوو گلەی زۆر بەڵام ئەو گلەیانەی کە هەیە گلەیەکان لە جێ خۆیتی با مناقەشەی بکەین چۆن چارەسەرەکرێت با مناقەشەی بکەین بینوسینەوە بە مسۆدەیەک لە کۆبنەوەی داهاتووی هەیئەتی دانوستاندن وەفدەکە مسادقەی دەکەی مسادقەی دوو گلەی زۆر بوو هەم ئەو گلەی یەکێتی هەم هیپاتی یەکێتی دەیگوت ئێمە دەسەڵاتمان نییە ئەوە لەسەر ڕێککەوت بووین لە ڕێککەوتنەکەی پێش پێکێنانی حکوومەت ئەومان پێنەدراوە پارتیش دەیگوت یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕۆژ لە نێو حکوومەتە بەشێو لە نێو ئۆپۆزیسیۆنە هەردووشین هێلەوە هەردووکتان چارەسەر دانیشانە مشکلەکە لە چێوە دەست پێ دەکا پێشترێت لەگەڵ پارتی مەسەرەن زۆر مەسەلا و داوامان دەکرد دەمانگو ئەو کاکە ئەوە چۆن دەبێت نابێ ئەوە وەڵی ئەوە لە گفتوگوی بینی هەردووکمان لە ڕێککەوتن ئەومان باز نەکردو ئەوەی تێدا نییە بۆیە ئەم گفتوگوی ئەو جارە ئەوەی نێوان دکتۆرە ڕێواز و دکتۆر پشتیوان کاتێکی زیاتری دەوێت بۆی هەموو ئەوانە باسکەین کە بە خەیاڵدا دێ ڕۆژێک تووشەوە نەبینەوە تووشی نەبینەوە بۆی پارتی نەڵێ وەڵایی لە کۆبوونەوە باسمان نەک لەسەوە ڕێک نەکەوتوین هەموو شتێک باسکەین بۆ ئەوی لەسەر ڕێککەوین بۆ ئەوی تووشەوە نەبینەوە ئەوەی لە ڕابردوودا من پێم وایە کەمێک پەلەکرا حتا لە مۆزوعی یەکگرتنەوەی دوو ئیدارەکەش کەم پەلەکرا لە مۆزوعی دوو ئیدارەکە کاک نۆشیروان ڕەحمەتی بوو کاک نێچیر بوو ئێمە هەمومان دانیشت بووین باسی ئەومان کرد کە چۆن باشەوە فدا بنیشێ چۆن دوو ئیدارێک دێتەوە دوو ئیدارێک متەکامیل هەبوو لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران تا دەگاتە ئەخیری باشە و دوو ئیدارە هاتن دانیشتن برادرانی مە سەهل ئیشەکان زۆر بە ئاسانی کرد هاتن بە خێرایی لە ئاسی وەزارەت و لە ئاسی مدیر عامەکان هەندێک شتیان کرد و پاشان کۆتاییان پێینە بۆ وڵات زەمان حەلی دەکە زەمانی چه حەلی دەکە ئێستا تۆ هاتووی لە مدیریاتەکان لە هەولێر چیمان هەیە چ چی هەیە کەسی نییە لە سلێمانی پارتی چی هەیە کەسی نییە ناو دەوایر لە هەولێر 2000 مەکتەبە هەیە کەواتەوە بەرپرسە گەورەکانە شان ئازان حەلی ناکەن لە هەولێر 2000 مەکتەبە هەیە 2000 مدیرە هەیە دوو جاران 2200 جێگری مدیر هەیە هەر 6,000 پارتیە ڕەنگە لە سلێمانیش هەر 6,000 یەکێتی بێت ئەخۆ بۆ باشە ئێوە خۆتان ئەو گلەیانە بکەن بەسەر چی جا پێت دەڵێم ئەوە بەرهەمی چییە بەرهەمی گفتوگۆی یەکەمی گرتنەوەی دوو ئیدارەکەیە بە وردی ئیشەکە نەکرا برادران پەلایان بۆ حکومەت پێک بێ بەڵام سەردەمەکەشی جیاوە پەلایان نا سەردەمەکەی جیا نەبوو ڕەحمەتی خوای لێ مەلامسڕە ڕەحمەتی دائیمەن نەیدەهێشت ئەوانەی بە تەمای ئیدارەن پۆستێک وەرگرن لە ئەزول وەفدی مفاوز ئەوانەی کە مفاوزات دەکەن بە ئەوانە نەبن کە ئیدارەیان دەبێت زۆر باشە کاک سادی بابچین سەر مەسەلەی بەغدا کۆبوونەوەی کرا لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی لەگەڵ بەغدا چەند پەیامێک بنێرن بۆ بەغدا و لەگەڵ بەغداش هەندێک شت هەیە یەکلایی بکەنەوە تەنانەت حتا حەدی ئەوەی بگاتەوەش کە بکشێنەوە لە بەغدا دەکشێنەوە لە بەغدا ناکشێنەوە لەبەرەوەی بەغدا و حکوومەتی بەغدا ئێمە دروستمان کردێکەکە ئەمە شتێکمان دروست کردێ بۆ چێمان دروست کرد ئەم بڕیارە هی یەکێتیان هی یەکێتی و پارتیا کاکات خەڵک چێتی ئەڵێ بۆ چ مناسبەیە قساکە ئێمە لە بەغدا ناکشێنەوە نە پارتی و نەیەکێتی نە پارتی و نەیەکێتی ناکشێتەوە ئێمە حەلەنی دەڵێن ناکشێنەوە پارتی ناڵێ ناکشێنەوە تێدەگەی بەڵام ناکشێنەوە ئەگە دەکشێنەوە ئێستا ئەوڕۆ هینیان داناوە ئەمین عامیان لە وەزارەتی دیفاع دانا
کەواتە تانەوێت چی بکەن لەگەڵ بەغدا کەمە دەمانەوێت لەگەڵ بەغدا ڕێککەوی باشە ئەمە لەگەڵ بەغدا ڕێککەوێت دەستورێکمان هەیە کە ئەوە نەخشە ڕێگای پێکەوە ئیشکردنی ئێمە لە عێراق باشە ڕقم 2 بریارێکی محکەمە هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان ئەگەر کێشەیەک هەیە ناتەواویەک هەیە لە دوو لاوە سەرەکی چاوە دەکرێت یەکیان ئەوەیە خەڵک گلەی لە ئێمە نەکە ئێمە ڕەنگە وەزارەتەکانمان ئەوەندە ماهیر نەبن چونکە من هەر جارە کە باسی ئەوە دەکەن وەڵڵا ئەوە ناوی دووبارە هاتی هەندێک ئێمە خەڵکێک دابنێت تا 1000 بزانی بژمێری ئەوانەی کە دایدێنین لە وەزارەتی مالیە دەبی کەسێک بن کە 1000 بزانن بژمێرن بۆی ئەو غەڵەتانە دووبارە نەکەنەوە ئەو غەڵەتانە دووبارە نەکەنەوە چونکە تۆ تەسەوری ئەو بکە ئێمە خەڵکێکمان هەیە لە بەغدا دەمێکە لە سەردەمی زمانی سەدەم حوسێنی مۆزە بۆ لەوێ بخۆی بە دوای بەهانەیەک دەگەڕێ ئێمە بەهانەکەی دەدەینی باشە بەغدا خۆی ئەوەندە کاملە ئەو داواکاریانە لێرە ئەکا ناچێ دەرێ کاملە بەغداش کامل نییە بەڵام بەغدا دەسەڵاتە بەغدا دەسەڵات تۆ داوای پارە لەوەکەی وانە تۆی داوای پارە لەوەکەی دەبی تۆ لەگەڵی ئەو شروتانە جێبەجێ بکەی هەوڵی ئەوەدە بەهانەی نەدەیتێ یعنی چی ئیجاب دەکەن ناوێک تکرارکەیتەوە یعنی ئێستا کۆمپیوتەر ناتانی تکرار دەربێنی باشە بە کۆمپیوتەر ئەوە زەبت کە ناتوانێت تو یەکێک هەیە ژن و پیاو تێکەڵ کراوە ناتوانێت تو خەڵکێک کە زۆر باش مشکلەی بایۆمەتری هەیە نەی کردووە تێینەکەی جبارێکی بایۆمەتری بکە یعنی هەندێک مەشاکل هەیە ناکرێت نەیکەی دەکرێت نەیکەی زۆر سپاس بۆ بەڕێز سادی ئەحمەد پیرە گوتەبێژی یەکێتی نیشتمانی کوردستان کە لەگەڵمان بووین زۆر سپاس بۆ کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابێت.